هاي بابا هاي بابا أحمد كرم أحمد جان بابا ليري بابا ليرم لك أنتم باش جيم لي بقرا كرم أمر هي سوايك موجي علينا معه لبرهان ديشتاك هي حزم لي بيت بلي بابا جان بري جيونيتا كرم بزانم أتبرا قولني أتبرا قزكي أنا واكا برسد هاي مسشاني هاش مردنم بابا بقربانك من باسي مردني مكا أما اللي دوريتو ناتان بجيم ما كرم ما وامري مردن اشتكت بهم داني بيدا بني مردن بلا قبري هركاتك يا روب تيبكا ميوانك عزيزة أميش دزانم مردن بلا قوريا بس أما ناتانم اللي دوريتو بجيم عثمان استكوا بوي علاجك كانت خالتي علاجي سبحان ابن والسير رجع علاج من معه وش يعرف اني شنقو على اساس علاج من هلا اوري شنينا دايره هات تلفون تشيشينك التلفون بابا أما زاري برا ما شاء الله ناسم أدنيا لويلي هاتيا ولا بو حالي من ضالي بخير كمن ضالش أوها هل ما نجي لولاتش يا بدو مالو من ضالي كتي أمشي آئهم هالكل ديا كودر الديوة بري جنكا كودر الديوة بري تخوا وامري ليه قري باخري شي مارو من داري بمارو من داري أخوي بخيرك لا ملو تشخوا كريمة يا أخو بخير بأحمد جان زور سپاس كاك سورا ممنونم أنا بين بري أحمد جان استبابت كوا وضعي كوا باشتر بوا والله كاك سورا هل وش كويتي خوش فاك يا ربي سلامت يا أخو أوز أمريكا با خدمتكم زور سپاس تازه لای دکانه مشاگردەکە گوتی چی تۆ ماڵێ بله ئەوجا هات مێرە من أحمد جان فرق دكان مارنيا هر إشكتيا فرمو بەخۆ دەزانی باب ماوە چ زۆرە نەخۆشە چەند جارێش هاتم پارەتم لێ وەرگرت ئەو جارش زۆر بە شەرمەزاری یاتیمەکردت گوتم هەندێک پارەم دێ تا بتانمەوە هەموو دەرمانانەی لێ بکڕم چونکە ئێستا وەزعی زۆر خراپە أحمد جان هێشتان قەرزەکانت کەتان نەدایتەوە باشە کو ئێستا بتانم قەرزکردنی قسەکەت ڕاستە کاک سۆرە بەس بەخۆ دەزانی ئێستا من دەخینم هیچ پارەچووەم لە بندەست نییە کەوتانم ئەو قەرزەی تو بدەمەوە باش أحمد جان تێگەیشتم دەزانم بە تو دەخێنی و وەزعت زۆر خراپە ێ باشە لە خوای بەزیادبی و شاری برات چەندی بری وەزعی زۆر باشە ئیمکانێتێکی زۆر باشی هەیە ێ باشە با وشار با یارمەتتان بدا ڕاست دەکەی کاک سۆرە وشیاری برام وەزعی زۆر باشە بەس بەمە چ بۆچی ئاگەرێک کەسمان نەبی نە داکمی لە بیرە نە بابمی لە بیرە نە ئەمن وا دەزانی کوڕی ئەو ماڵی هەر نەبووە باشە کاک سۆرە ئەمن دەڕۆم با لەوەی زیاتر بێزارت نەکەم ئینشاڵڵا بە زووترین کات ئیشەکەم بەدەست کرد ئەو پارێت لە بۆ دەگەڕێنەوە ئەم خواحافیز خواحافیز سەد ساڵ لا حول ولا قوة إلا بالله زۆر خواجە ئەولادێکی وشی و شارت هەبی تو ئافرین ئەولادت ئەوها بێزەمیر بی ئەو بابە بەستە زمان لە بنجێکەتیە نەتانی یارمەتی بدەیت وەسط ئەوها باش بی های لایف دەژی ئەوها ڕەزیلش بی بەرامبەری ها هەی خواجە بەهارەتی ئەلین جوانی و تاموچێش تەندروست و بۆن خۆش جامی ڕاستەقینە بگەڕێنەرەوە بۆ خواردنەکانت
تاموچێژی ڕاستەقینە لای ئێمەیە بەهاراتی ئالین. ئێستا هەموو جۆرە بەهاراتێکی ئالین لەبەردەستە کە 57 جۆر زیاترە. لێزانی خۆت بنوێنە و بە خۆنێکی ڕازاوە میوانەکانت سەرسام بکە. بەهاراتی ئالین خاوەنی ستانداردی جیهانیە. بەهاراتی ئالین خواردنەکانتان بەتامتر ئەکات. دایە مادەیەجێ ئەوە کاکم لە ماڵەیە ئەرێ وڵە کوڕم دەرمان و شتەکە هینای لە بابم وەڵا نازانم یەکسەر چۆ ژوورێت چۆ لای بابت دانیشتێ باشە دەچمە ژۆری چ ناوێ ناوەڵە کوڕمە تو بڕۆ ئێستا نیشتێ ئێ کاکە کاکە من بۆ سعرانە نافرۆشم ئەگەر ڕازی بۆ سعرەی پارەکەی بینە وەرە سارەکەی بە ئەگە ناوەیت دیاڵە دەی خواحافیز خواحافیز سەرچاوم کاکە بەخێر بێ هاي خۆش بە سەلامەت بێ ئەحمەد کوی باشی لە چێ بێ بابم وەڵا بابە چوومەکەن ئەو دوکانە ئێرە ئەو کاک سۆرانی لۆ خێر وەڵا گوتمە دەکپاری لێ قەرتکەم ئەو دەرمان و شتەم لێ بکڕی بە قەردی چەوە باسی دەکە لۆ تو بە خۆت نازانی فلوسەک لە مارێ نمایە هەی بێ ویژدان ئەوەی هەبوو نەبوو لە عەمەلیاتی سەرفم کرد بە خۆت دەزانی ئەم پارەم لە چێ بوو بە خۆت دەزانی ئەو پارەیە من هەیتم هەموو لەناو مەعامەلاتێ دەبی ئەگە ڕۆشتەچیم فرۆشم سبەنێ پێ بکڕمەوە دوای بابلۆ بەجێ من ناکەی لە خۆت ئەو خانەی بفرۆش لە خۆتی سرعەت دەکەی مشیار خانی بفرۆشم مشیار بە ئاخیری عومرم بچم لە سەجادان بکەم و لە کرێچیاتی بکەوم ئەوە ویژدان تە هەمووی بابا وەڵی دەنا قسەت پێ برێم ئەملۆ پێشە شەرکە سێلەکەم من ئیشێ دەکەن و های لای فیش دەژن هەمووشان کرێچینە ئەوەستە وشە لەگەر بابتەوە دەنگە دەنگە و مناقەشەیە سێدا مناقەشەی چم کردیە ئەوە بامە بخۆشی نازانی سدەرێتن ئەم نازانم سبەرێ مشیار ئەمن وەی لێ هات بە من دەرێ نازانم چ برێم ها هەستە بڕۆ دەرێ هەستە بڕۆ دەرێ ئەو مارە لە تۆ حەرامە هەتا ئەمن لە ژیان مابوو بڕۆ دەرێ ئەتو کوڕی منی گەردەنت ئازا ناکەم بەرامبەر بە ڕەب العالەمینیش هەستە بڕۆ دەرێ هەستە ئەلۆ بەڵێ کاکە ئێز زۆر باشە کاکە تەمەشات کرد جوان تەواو بوو باش کاکە وەرە پارەکەی بینە و وەرە سارەکەت بە دەی سەرچاو خۆ جێ لێ بوو دایە ئەتوو بە شاید بە ئەوە بابم ئەمنی دەرکرد گوتی نێوە ئەو مارەی بەس موچی ئەتوو مردی ئەوزە بە خۆم دەزانم س دەکەم هەستە بڕۆ دەرێ خۆڕی توی ئەمرت نەمینێرێ وەڵە دەرەی فیلی بابا عوسمان بابا عوسمان بابا بابا باشی دایە بەخێر بێەوە دیسان لۆ چە هاتی یەکە چکەمان بکوژیەوە ئەرێ دایە دیا توش نازانێ مش کوڕینگۆنی مەلوواتی مێکەش بکوشم ئەگە مەقسەدت بامە ئەو بام بخۆ خوا هەزەری نابوو ئەمری خوای کرد ئەمن تو بیل لە ئەجەل بوو بەس ئەتۆ بوویە سەبەبی ئەجەلەکەی ئەکە دایە من نەهاتیمە تو مناقەشەوەی لەگە من بکەیت ئەمن تازەلەکەنە و دەرارەی بووم گوتی خانەکەی چۆلکان لەوانەی لەو ڕۆژانەوەتان بفرۆش چێ ئەدێم ئەحمەد بچینە چێندەر ئەفەندی وەڵاجە کەیف خۆتانە بە خۆت دەزانی ئەمنیش میراتم هەیە لەو خانیە ئەمە میراتی خۆم دەومان گۆش کەیف خۆتانە وەمەکە وشیار دوعات لێ بکەم سەراو بنت بکەم سەراوبین لۆریە سەراوبین دەکە کچێ دایە واز لەو قسانە بینە ئەمن ئەوەی نازانم ئەمن دەرێم لەو ڕۆژانە خانەکەی چۆڵکەن وەبی مشتریەکە بێتن یەکسە پارەکەمان بداتەوە خواحافیز ئەمە تااقەتە و جێسەرم نییە واللهی کوڕم بەس ئەوەندە دوعات لێ دەکەم یاڕەبی قەت خێر خۆشی لە خۆت نەبینی ئای
خوایە تەنێرە بۆ تو باشە خوایە ئای 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 بابەجیان لە چێندەری بابەجیان ئای بابەجیان چاقەدرم لێ کردی بابەجیان ئای بابەجیان چۆمێ کەسم بابەجیان نەباب نەداک نەبرا بابەجیان بابەجیان بە خەیاڵیش جارشکە نادبینمەوە دەستەکانت باسکەم بابەجیان بابەجیان بە خەیاڵیش نادبینمەوە زارێک لە باوەشی خۆم بگرم بابەجیان ئای خوایە ژیان کەسم نمە ئای خوایە ژیان چەندێ کەسم ئای چ بچینی ئەوەی لە دووریەوە